جوانترین و ڕازاوەترین سڵامەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم، ڕەتکردنەوەی ئازادی بە مەرجی حەسەن بەهاری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە، کۆبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی ناوەندی تەندروستی شارستانی شابات، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی سەرجین بافتی زەنجان و مانگرتنی کرێکارانی شرکەتی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە تەورێس. درێژەی هەواڵەکان. ئازادی کاتی مەنیژە خۆشنود بە دانانی بارمتە. بە پێی دوایین زانیاریەکان، مەنیژە خۆشنود هاوڵاتی تەمەن 58 ساڵی خەڵکی شاری بۆکان کە بۆ ماوەی نزیک بە 1 مانگە دەست بەسەر کراوە بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دانیشتنی دادگای ڕژیم لەسەر ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کرابوو. شایانی باسە کە ناوبراو تا کاتی ئازادکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێک بە ناوی ئاکۆ ساڵحی لە سنووری بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پارێزوانی سنووری کۆماری ئیسلامی بریندار بوو. بە پێی راپۆرتی گەیشت و ئاکۆ ساڵحی خەڵکی شاری بانە ڕێکەوتی سێشەمە 26 جۆزەردان لە ناوچەی سنووری سەیرانبەن بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بریندار و بە مەبەستی چارەسەرکردنی برینەکانی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی زانیاریەکی ڕوون لە بەردەستانیە. ڕەتکردنەوەی ئازادی بە مەرجی حەسەن بەهاری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە. بە پێی راپۆرتەکان، حەسەن بەهاری هاوڵاتی خەڵکی شاری سەقز سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی وەرگرتنی ئازادی بە مەرج بێبەش کراوە. بە پێی ئەو راپۆرتە، ناوبراو بەهۆی نەخۆشیەوە دەستبەجێ پێویستی بە نەشتەرگەری هەیە، بەڵام سەرەڕایبوونی چەندین بەڵگەی پزیشکی و پێشنیاری پزیشکانی زیندان بۆ پێدانی ئازادی و بە مەرجیان مرەخەسی پزیشکی داواکاریەکەی ناوبراو لەلایەن لەقی یەکەمی دادگای ئینقلابی سەقزەوە ڕەتکراوەتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی ناوەندی تەندروستی شارستانی شابات. بە پێی راپۆرتەکان، کارمەندانی شاغڵ لە ناوەندی تەندروستی شارستانی شابات دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی کۆماری ئیسلامی و هەروەها بەرزکردنەوەی پلاکارد، خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی دەرمان لە نەخۆشخانەکانی ئێران بوون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری چابەهار. ڕۆژی ڕابردوو، کرێکارانی شارەداری چابەهار دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە دۆخی ژیانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەست و هەروەها پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا، کرێکاران جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە لە ئەگەری بەردەوامی ئەو دۆخەدا نەک تەنیا درێژە بە ناڕەزایەتیەکان دەدەن، بەڵکو دەست لە کار دەکێشێنەوە و پەرە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. لەسەر کاردەرکردنی ژمارەیەک لە کرێکارانی شاغڵ لە شێرکەتی سەیر و حەرەکەتی زاهدان. لە ڕۆژانی ڕابردوودا، ژمارەیەک لە کرێکارانی شاغڵ لە شێرکەتی ڕێگەی ئاسنی سەیر و حەرەکەتی زاهدان بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر کارەکانیان دەرکراون.
بە وتەی کرێکاران بەرپرسانی ئەو شێرکەتە پێشووتر ئاماژیان بەوە کردبوو کە بەهۆی نەبوونی داهات و هەروەها لەسەرەوەبوونی تێچووی بەرهەمێنان ناچارن کە ژمارەیەک لە کرێکارانی ئەو شێرکەتە لەسەر کار دەربکەن، بەڵام بەهۆی ناڕەزایەتی کرێکاران ناچار ببوون لە بڕیارەکانیان بکشێنەوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە لە ئەنجامدا سەرەڕای هەموو ناڕەزایەتیەکانی کرێکاران ژمارەیەکی زۆر لە کرێکاران لەسەر کارەکانیان دەرکراون و دۆخی پیشەییان دیار نییە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی سەرجین بافتی زەنجان ڕۆژی سێشەممە 2 پوشبەڕی 1450 هەتاوی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی سەرجین بافتی زەنجان لە سێهەمین ڕۆژی بەردەوامدا کۆبوونەوە. بەپێ ئەو وێنانەیە کە بڵاو کراونەتەوە، کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ئوستانداری و ئیدارەی کار و هەروەها بەوتنەوەی دروشم خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان گەڕانەوەی زیاتر لە 350,000 کرێکاری ببورن لە 350 کرێکاری لەسەر کار دەرکراوی ئەو شێرکەتە بۆ سەرکارەکانیان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی بوون. مانگرتنی کرێکارانی شێرکەتی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە تەورێز ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە شێرکەتی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە شاری تەورێز دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بەپێی راپۆرتی گەیشتوو، کرێکاران ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە هەقدەستی زیاتر لە 1600 کرێکاری ئەو یەکە پیشەسازیە پێیان نەدراوە و بەهۆی لەسەرەوە بوونی نرخی هەڵاوسان و گرانبوونی پێداویستیەکانی ژیان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. لە درێژێ مانگرتنەکەدا کرێکاران جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان و هەروەها پێدانی هەقدەستەکانیان درێژە بە مانگرتن و ناڕەزایەتی دەدەن. گیانلەدەستانی بەندکراوێک لە زیندانی ئێڤی بەیانی دووشەمە 1 پوشبەڕی 1450 هەتاوی بەندکراوێکی لەدایکبووی وڵاتی عێراق کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم 1 ساڵ و نیو زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا بوو بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی گیانی لەدەستە. بەپێی دوایین زانیاریەکان ئەو شارومەندە بەناوی مستەفا جەبار کە لە سالۆنی دووهەمی بەندی حوتی زیندانی ئیڤیندا ڕاگیرا بوو، ماوەی زیاتر لە 5 مانگە حکومەکەی تێپەڕ کردووە و لە ئەنجامدا بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندانی ئیڤین و جەڵتەی دڵەوە گیانی لەدەستاوە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ڕێکەوت و شێوازی دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتیە زانیاریکی ڕۆن لە بەردەستانیە. سەپاندنی حکمی 42 مانگ زیندانی تەعزیری بەسەر یاسر ئەحمەدی نژاد. لە ڕۆژانی ڕابردوودا یاسر ئەحمەدی نژاد چالاکی کرێکاری و پارێزەری دادگستەری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 42 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو لە ساڵانی ڕابردوودا بەمەبەستی چارەسەرکردنی کێشەکانی کرێکارانی ئەرکان سالس و پەیمانکاری شرکەتی نەود چەندین دۆسیە قەزایی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی تۆمار کردبوو. هەوڵێکی زۆری بۆ دابینکردنی داخوازیەکانی ئەو کرێکارانە دابوو. ئەو چالاکوانە ڕێکەوتی 16 ڕێبەندانی 1404 هەتاوی و پاش زیاتر لە 1 مانگ دەرکرانی بڕیاری دەست بەسەرکردنی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوەکەی ڕەوانەی بەندیخانەی ناوەندی یاسووج کرابوو. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 2 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارەدران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بە ناوەکانی عەلی ئەسغەر ئەمینی و فایق ئەحمەدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی بیرجەند و ساری لە سێدارەدراون. شایانی باسە کە ئەو شارومەندانە بە شێوەیەکی نهێنی و هەروەها بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان لە سێدارەدراون. بێبەشکرانی خوێندکارێک لە خوێندن لە زانکۆی سەنعەتی ئەمیر کەبیر. ڕۆژی سێشەممە 2 پوشبەڕ ئەمیر محەممەد سوورما خوێندکاری زانکۆی سەنعەتی ئەمیر کەبیر لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ئەو زانکۆیەوە لە خوێندن بێبەشکرا. بەپێی راپۆرتی گەیشتوو، ناوبراو لەلایەن ناوەندە ئەمنیەکانی زانکۆ بەهۆی بەشداری لە ناڕەزایەتیەکانی مانگی ڕەشەمەی 1404 هەتاوی و هەروەها بێڕێزی بە ئاڵای ڕژیمی کۆماری ئیسلامی لە خوێندن بێبەش کراوە و سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە دۆسیەکەی ڕەوانەی دەستگای قەزایی ڕژیم کراوە و تەنانەت ئەگەری هەیە ڕوبەڕۆی حکمی قورسی قەزایی ببێتەوە.
دووە هەواڵمان سەبارەتە بە بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە شەڕی کۆماری ئیسلامی لەلایەن سنای ئەمریکاوە. ڕۆژی ڕابردوو سنای ئەمریکا بڕیارنامەی پارلەمانی نوێنەرانی ئەو وڵاتە سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە شەڕی کۆماری ئیسلامی بە 50 دەنگی ئەرێ پەسەند کرد. بەپێی ئەو بڕیارنامەیە سەنای ئەمریکا سەرۆکۆماری ئەو وڵاتە ناچار دەکات کە بڕیاری کشانەوەی هێزەکانی لە ئەرێ کۆماری ئیسلامی بکشێنەوە و کۆتایی بە شەڕەکە بهێنن. شایانی باسە کە سنای ئەمریکا و پارلەمانی نوێنەرانی ئەو وڵاتە چەندین جاری دیکە هەوڵی پەسەند کرانی بڕیاری کۆتایی هێنان بە شەڕیان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی دابوو، بەڵام هەموو جار بڕیارنامەکە پەسەند نەدەکرا و درێژە بە شەڕەکە دەدرا. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایتان.